الله کەسێک 5 ساڵە ڕۆژووی لەسەر فەرز بووە بەڵام نەیگرتووە ئەم ساڵ خوا هیدایەتی دابێ ئەم ساڵ ڕۆژووی گرتووە ڕۆژووی ئەو 5 ساڵە چۆن بگرێتەوە. زانەکان لەم بارەوە خلافیان هەیە، گومانی تیانە ئەگەر ساڵەکان کەم بێ ئەبێ بگرێتەوە، شەک و گومانی تیانە ساڵەکان کەم بێ ئەبێ بیگرێتەوە، ئەبێ بیگرێتەوە. واتە ئەڕۆی ئەم 5 ساڵە دوای ڕەمەزان بە گوێرەی توانای خۆت بە گوێرەی پێکرانی خۆت لە وەرزانەی ساردن پێتەکرێ بۆت ئاسانە دەسەکەیتە ڕۆژوگرتن و حسابیەکەی، دەسەکەیتە ڕۆژوگرتن و حسابیەکەوە یەک ڕۆژ لە شوێنێک ئەینووسی بە مەزەنە نایکەی بەڵکو لە شوێنێک ئەینووسی بۆی زەبتیکەی، چکە عیبادەتی خۆتە بێ عیبادەتەکانە زەبتکەی، لای خۆت زەبتیەکەی ئەوە یەک ڕۆژ ئەوە 2 ڕۆژ ئەوە 3 ڕۆژ. باشە ئەمە پرسیارێکی تر لەژێر ئەم پرسیارە جێ بکەین و کە گرنگە ئەگەر هاتوو کەسەکە نەیزانی چەند ڕەمەزانە مەسەلەن 3 یا 5 ئەڵێن لای زۆرەکە هەڵەبژێری کە لێرە ئەڵە 5 دیارە ئەزانێت چەند ساڵە، بەس ئەگەر نەیزانی لای زۆرەکە هەڵەبژێرێکە بوونە لە بینی 3 و 5 گومانی بوو 5 هەڵەبژێرێ، لە بینی 2 3 گومانی بوو 3 هەڵدەبژێرێ.